نهێنیەکان بێشومارن. پارێزگە و شوێنەوارەکانیش ناژمێردێن. خەڵوەتگەی پەرستن کە بەتەنیشت یەکەوە هەڵچەندراون 5 ئاین کۆ دەکەنەوە. لە میسراییەکانەوە تاوەکو ئیسلام لە کۆنەوە هاوشانی خەڵکەکەی دەسەلمێنێت. گوندێک کە هێشتا لە سروشتە ڕەسەنەکەی ماوەتەوە، پاشا و کوێخاکان، هەروەها کەلەپور و مێژوویەک بە درێژایی بینایی و ساڵانێکی زۆر بە سادەیەکی ئاڵۆز. ئەوە گوندی شوشی شوێنەواری لە قەزای ئاکرێ. ئەو گوندەی مەبەستی ئێمەیە. ئەو شاخانە ژمارەیەکی زۆری شوێنەواری کۆنی کەلەپوری و شارستانیەتی یەک لە دوای یەک لەو گوندە لەخۆگرن. بەرەو ئەو دۆڵە شۆڕەبمەوە بۆ ئەوەی نووسینێک ببینم کە لەسەر بەرد هەڵکردراوە بۆ چاخەکانی ئیسلامی و ساڵی 18یەمی کۆچی ئەگەڕێتەوە. هەروەها گۆڕێک یانیش مەزارگەیە کە ئەگوتێت هی دانیال پێغەمبەرە. لەگەڵم وەرن با بچینە خوارەوەی دۆڵەکە. لە میانەی لێکۆڵینەوە سەرەتایەکان زۆر بەو گوندە سەرسام بووم. هەر بەردێکی ئەو گوندە مێژوویەک، کەلەپورێک، چیرۆکێک و سەربوردەیەکە. هیچ بەڵگەیەکی تایبەت بە تەنها باسییان ناکات و لێکیان جیا ناکاتەوە. پەیوەندیەکی بەهێز لە نێوان شوش و ئاکرێدا هەیە. هەر لە دێر زەمانەوە چارەنووسی هەردووچیان بە یەکەوە بەسراوەتەوە بە شێوەیەک کە ڕوبەڕووی چارەنووسی هاوشێوە بوونەتەوە. ئێستا سەرەتایی سەردەمێک دیکۆمنتەکەین کە ئەو گوندە لە سەدەی یەکەمی کۆچیدا تیایدا ژیاوە. چەرچوولۆچی ڕوخساری سەردەم لێرە هەندێک لە درەختەکانی ماندوو کردووە. وەک بڵێ چڵەدار و گەڵاوەریوەکانیان گەواهیدەری چەندین داستانی مێژوویین.
ڕووبارێکی ئەو بە هەڵمە جادوویەکەی لەگەڵ یەکگرتنی دوولقەکانی تابلۆیەکی زیندویان بە درێژایی دۆڵەکە کێشاوە. ئەمەش سروشتی گوندە کشتتوکاڵێکە ڕوونەکاتەوە کە بە هەنجیر و هەنار بەناوبانگە. لەم ڕێگەیەشەوە ئاوی ڕووبارەکە دەگەێنرایە شوێنی مەبەست کە ڕەجی درەختەکانی لێن. ئێستا گەیشتومەتە هەڵکەنراوێکی بەردین کە فەرمانگەی شوێنەواری دهۆک بۆ ماوەکانی سەردەمی فتوحاتی ئیسلامی لە کوردستان ئەگەڕێنێتەوە. ئەمانە هەندێک ڕوونکردنەوەی ئەو نووسینانن کە لەسەر بەرد هەڵکەنراون. مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی هەژدەی کۆچی. ئەمە بەڵگەیە و مێژووی ئەو گوندە دەگەڕێنێتەوە بۆ سەردەمی سەرەتایی ئیسلام، بۆ سەردەمی فتوحات کاتێک ئیسلام گەیشتووەتە ئێرە. دەگوترێت ئەم گوندە شارستانیەت و ئایینی زۆری بە خۆیەوە بینیوە و تیایدا جێگیر بوون و فەرمانڕەواییان کردووە. نیگاکانی نووسینەکە تەنها لە شێوەی گۆی بچووک زۆر بەڕوونی دەرکەوتون و یادگای بەردەکەیانی خەمڵاندووە، بەڵام بۆی زیاتر بۆ بینە ڕوون بێتەوە پێویستە ڕنگ بکرێن، ئەمەش زیان بە شوێنەوارەکە ئەگەێنێت. هەروەها دوای گەڕانەوە بۆ فەرمانگەی شوێنەوار بۆ زانینی مەتەڵی نووسینە هەڵکۆنراوەکە ئەمەی خوارەوە ڕوون بوویەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على أشرف خلق الله محمد صلى الله عليه وسلم. تم فتح هذا البلد في سنة 18 هجرية والحمد لله رب العالمين آمين. هناك قطعة حجرية أو لێرە پارچە بەردێکە یانیش گاشە بەردێکی گەورە لە لای ڕاستمەوەیە کە نووسینێکی لەسرە بۆ سەردەمی سەرەتای فتوحاتی ئیسلامی لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی دەگەڕێتەوە. هەروەک زانراویشە فتوحاتی ئیسلام لە ساڵی 16 کۆچی دەستی پێکرد و دواتر لە ساڵی 18 کۆچی گەیشتە ئەم ناوچەیەش. ئەو نووسینە هەڵکەندراوەش کە تا ئێستا لەسەر ئەو بەردەماوە لەسەری نووسراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على أشرف خلق الله محمد صلى الله عليه وسلم وسيد المرسلين. لكوتاي نووسینەکەشدا نووسراوە ثم فتح هذه البلد في سنة 18 هجرية. ئەمەش بەڵگەیەکی ڕوونە لەسەر گرنگی ئەو ناوچەیە و هەروەها دەستپێکی گەیشتنی فتوحات ئیسلامی. بداية وصول الفتوحات الإسلامية. ئەوەی ڕاستی و تەندروستی و نووسینە هەڵکەندراوە پشتڕاتەکاتەوە هەندێک ڕای مێژووین لەبارەی بڵاوبوونەوەی ئیسلام لە دەشتی ناوکۆرێ کە ئەو گوندەی لێ مەبەستمانە بووی بچی. لەو ڕایانەش ئەوەیە کە لە کتێبی مێژووی خەلیفە ئێبن خەیات ئاماژەی پێدرا و باس لە گەیشتنی ئیسلام بۆ ناوچەکانی کوردەکان و لە ناویشاندا ئاکرێ و شوش لە ساڵی 18 کۆچی.
هەروەها وەش کە بە لادیری لە کتێبەکەیدا بە ناوی فتوح البولدان ئاماژەی پێکردووە لەبارەی گەیشتنی فتوحات بۆ دەشتی ناوکۆرێ لە ساڵی 20 کۆچیدا لەسەر دەستی سەرکردەی ئیسلامی عوتبە ئیبن فەرقەد السەلەمی. هەردوو ئەم چیرۆکانەش زۆر لەگەڵ و نووسینەیەک دەگرنەوە کە لەسەر بەردەکە هەڵکردراوە. لە بەرامبەر هەڵکەندراوە ئیسلامیەکەشدا دیوارێکی لێیە کە شوێنەواری ئاشێکی کۆنی ئاو لەخۆوەگرێت. خەڵکی لەو باوەڕەدایە هەروەها و یەهودیانەی بەر لە سەدەی ڕابردوو لە شوو ژیاون ئەو دیوارە هی مەزارگە یانیش گۆڕی دانیاڵ پێغەمبەرە کە بە ناوی جوولەکەکانەوە هاتبووەتە ئێرە. خەڵکیش سەردانی ئەو دیوارەکەن بە تایبەت ئافرەتان کە بۆ پیرۆزی و نزاکردن بۆ پێدانی منداڵ. ناوچەیەکیش لە ئێران هەیە بە ناوی شوش. ئێرانیەکان پێیان وایە ئەو ناوچەیە کە دەکەوێتە پارێزگای خۆزستان پێغەمبەر دانیاڵ لەوێ بە خاکس پێدراوە. بە هەمان شێوە کوردیش لە ئاکرێ لەو باوەڕدایە کە پێغەمبەر دانیاڵ لێرەش هەیە. لەلای ڕاستمەوە لێرە شوێنێکە پێی دەگوترێت شوێنی دانیێل پێغەمبەر، واتە لە ڕووی مێژوویەوە بەو شێوەیە باوە کە دوای ئەوەی جووەکان هاتوونەتە ئێرە یەکێک لەو پێغەمبەرانەی لەگەڵیان بووە دانیێل پێغەمبەر بووە. جا لەوانەیە ئەو شوێنە ڕەسەنەکەی بێت کە لێرەیە. هەروەها ئێرانیەکانیش پێیان وایە مەزارگەی دانیاڵ پێغەمبەر دەکەوێتە ناوچەی شوش لە پارێزگای خوزستان. هۆکاریە و بۆچوونەش بۆەوە دەگەڕێتەوە کە شاژن شوشان دۆخت کچی شای یەهودی ئێرانی و بابلی هاوسەرگیری لەگەڵ یەزدا جرد پاشای ساسانیەکان کردووە کە دوو شاری لە خۆزستانی ئێستا دروست کردووە. ئەوانیش شوش و شوشسەر کە یەهودیەکان لیان ژیاون، لەوانەش دانیاڵ پێغەمبەر.
ئێستا ڕوومان کردە شوێنی پەرستگا سەرەکیەکان لە چیای شوش کە هیچ شتێک لەو ناچێت. کاتێک بە وردی سەیری دەکەیت دەبینی کە تەواوی قەتباڵی چیاکە بە لووتکەکەشیەوە شوێنەواری چەندین پەرستگا و خەڵوەتگە و پلەکانەیە. لە نزیک گۆڕستانێک لە ئۆتۆمبیل دابەزیم بۆم دەرکەوت گۆڕستانێکی کۆنە. لە کاتی سیرکردنی گۆڕەکاندا هیچ شتێک بۆ من ڕوون نەبوو. نەمێژوەکەی ڕوونە و نە هیچ نەخش و هەڵکەنراوێکیان لەسەر نییە کە گوزارشت لە سەردەمانێکی دیاری وکراو بکات. بەڵام فەرمانگەی شوێنەواری دهۆک سەرپەرشتی گواستنەوەی گۆڕێکی ئەو گۆڕستانەی بۆ تاقیگەکانی خۆی کردبوو کە هەڵکەنراوی مارێکی سووری لەسەر هەڵکەنرابوو. ئەمەش بە گوێرەی بەڕێوەبەری شوێنەواری دهۆک بەلای دوو ئەگەردا دەمانبات. یەکەمیان ئەو گۆڕانە هی مارپەرستەکانە، چونکە بەر لە زیاتر لە 1700 ساڵ پاشایەک فەرمانڕەوایی ئەو گوندەی کردووە پێی دەگوترا مارکۆس یانیش مەهۆکۆس، خۆی و قەومەکەشی ماریان دەپەرست. ئەمەش لە کتێبی جەعیثی مەریزیادا ئاماژەی پێکراوە کە بە زمانی ئارامی چاپ کراوە. هەرچی ئەگەری دووەمە ئەوەیە کە خاوەنی ئەو گۆڕە بە هۆی پێوەدانی مارەوە گیانی لەدەستداوە، بەڵام ئەگەری یەکەم بەهێزترە. کڵێسایەک و مزگەوتێک بە تەنیشت یەکەوەن و یەک دیواریشیان هەیە. هەندێک منداڵ ڕێنماییان کردین کە لەو شوێنە یاریان نەکرد. کاتێک بەرەو کلاساکات چوینە خوارەوە، گۆزەیەکی تایبەت بە تەعمیدمان بینی کە تایبەتە بە ڕێوڕەسمی ئاینی مەسیحی. کڵێسایی دێرە فەلان هەروەها مانای دێری مەسیحەکانی شەگەیەنێت. ئێمە ئێستا لای ئەوین. دیوارەکانی کڵێساکە لەبارن بۆ ڕووخان و تا ئەم ساتەش نۆژەن نەکراونەتەوە. وێڕایەوەی بە جۆرەی شوێنەوارناسان تەمەنی بۆ سەدەی دووەمی زاینی دەگەڕێتەوە.
ئارامگەی هەموو پەرستگاکان وەک یەکن. وێڕایی دیوارە ماندووەکانی کڵێساکە و بەردە ڕوخسارڕەخەکانی کە چیرۆکی سەختیەکانی سەردەمی خۆیان دەجێڕنەوە، چەرپەی سرودی نزاکان لە هەزردا دەمێننەوە. دەرگایەک لە ناو کڵێسەکەدا هەیە، هی مزگەوتێکە کە لە سەردەمانێکی نزیک لە ئێستا دروست کراوە. بۆ سەرکەوتن بەسەر چیای شوش، پێیەکان لەسەر پەرستگاکانی گەلانی ڕابردوو هەنگاو دەن. شوێنەوارناسان پێیان وایە لەوانەیە قەڵای شوش بۆ چاخی بەردینی هاوچەرخ بگەڕێتەوە، بەڵام ئەویان پشتڕاست نەکردووەتەوە لەبەرەوەی تا ئەم ساتە کەنەوپشکنیان بۆ نەکراوە. بەڵام خەڵوەتگا هەڵکەنراوەکان و ئەو چاڵانەی لەسەر چیاکە هەڵکەنراون ئەوە دەسەلمێنن زۆربەی ئەو شوێنەوارانە بۆ هەردوو ئاینی میترایی بەر لە نزیکەی 3600 ساڵ و زەردەشتیەکانی بەر لە نزیکەی 2700 ساڵ دەگەڕێتەوە. هەموو پەرستگە کۆنەکان یەک بە دوای یەکدا دروستکراون، واتە چەند مەترێکی کەم لێکترەوە دوورن و بەشێکیان دیوارەکانیشان بێکەوەلکاون. ئەمەش ئەو پێکەوە ژیان ئاینە پشتڕاست دەکاتەوە کە لە دێر زەمانەوە لەو گوندە هەبووە، لەوانەش ئەو پەرستگانەی بۆ ئاینی میترایی دەگەڕێنەوە، هەروها ئەو پەرستگانەش کە بۆ ئاینی زەردەشتەکان دەگەڕێنەوە. ئەمەوە ڕای کنستی یەهودیەکان کە لێرە هەیە و بەناوی کنستی حزقێل، هەروەها کلسێکی مەسیحیەکانیش لێرە هەیە کە بەدەنیشتیەوە مزگەوتێکی لێ و تا ئێستاش هەموو شوێنەوارەکان هەر ماون و زۆری سەلامەتن. ڕاستەوخۆ ڕوون کردە کنێستی جزقیەلی یەهودیەکان کە پێشتر لەسەر ئەو شێوەیە نەبوو و وەک ئەو کلێسایی پێشتر بینیمان دیوارەکانی لە ڕۆخان نزیک بوون و لەوانەیە وێرانتریش بوو بێت. فەرمانگەی شوێنەواری دهۆک هەنگاو بە هەنگاو سەرپەرشتی نۆژەرکردنەوەی ئەو شوێنە دەکات. شوێنەکە بە کۆنترین کنێستی یەهودیەکان دادەنرێت کە تا ئێستا پارێزگاری لە شێواز و جۆری بیناسازیەکەی کردووە. هۆڵێکی لێیە کە تا ئێستاش پارێزگاری لە بەردەکۆنەکانی کردووە. هەڵبەتە کنێستەی حزقێل بە کۆنترین کنێستەکانی جوەکاندا دەنرێت کە تا ئێستاش پارێزگاری لە شێوازی بینەسازەکەی کردووە.
ئێمە لە ساڵی ڕابردوو بە هاوکاری کنسوڵخانی ئەمریکا نۆژەنمان کردوێتەوە و زیاتر لە 500,000 دلارمان لە نۆژەنکردنەوەیدا خەرج کردووە و بە تەواوەتی نۆژەنمان کردوێتەوە. بە جۆرەی شێوازی بینەسازەکەی ئەوە بۆ سەدەی 13 دەگەڕێتەوە و بە هەمان شێوەی ئەوە بووە کە ئێستا لە گوندی گونگ هەیە. بەڵام بە دڵنیاییشەوە ئەو بینای ئێستا هەیە نۆژەن کراوەتەوە، بەڵام وەک پێشووتر ئاماژەمان پێدا بوونی جوەکان لە ناوچەکە بۆ سەدەی هەشتەمی بەر لە زاین دەگەڕێتەوە. لە دوایین وێزگەی دیکۆمنتاریەکەشماندا ڕوومان کردە باشووری ڕۆژهەڵات بەرەو کانیاوی ئاوە پیرۆزەکان لای یەهودیەکان کە پێی دەوترێت کانی جوولەکە. هەروەها لە ناو جێگیری چیاکاندا بە درێژایی نەوە لە دوای نەوەکان ئاوەکەی بەردەوام و بێ پچڕان بەرەو خوارەوە خوڕەی کردووە.